پاش ئەوەی شەوی سی لەسەر سیوێکی مانگی ڕابردوو باری تەندروستی یافرەتێک بە ناوی عادیلە محەممەد عارف دانیشتووی گەڕەکی پیرادیەکانی ناحیەی شۆڕش تێک دەچێت و بەو هۆیەوە دەبرێتە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی گشتی شەید پێشڕە لە قەزای چەمچەماڵ، بەڵام بەوتەی کە سوکارەکەی لەو کاتەدا هیچ پزیشک و کارمەندێکی تەندروستی لەو بەشەدا نابن، بۆیە ناچار دەبن بە ئۆتۆمبیلی خۆیان نەخۆشەکەیان بگوازنەوە بۆ نەخۆشخانەکانی شاری سلێمانی و لە ڕێگادا و لە ناحیەی تەچێ نەخۆشەکەیان گیان لەدەست دەدات. بەو هۆیەوە ئەمڕۆ بەشێک لە کەسوکاری ئافرەتە کۆچکردووەکە لە بەردەم دادگای چەمچەماڵ گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و سکاڵای یاساییان لەسەر بەرپرسانی تەندروستی سنوورەکە تۆمار کرد. کاتی ڕۆژی ڕووداوەکە شەوی ڕووداوەکە سیوەکی 2018 بوو، سعات 2 دایکم کەوتە حاڵاتی تەنگەنەفەسیەوە، بردمان بۆ نەخۆشخانەی شەید پێشڕە و بەشی فریاکەوتن، بردمان ئەوە بەس کارمەندێکی لێ بوو، یعنی غیرە و کارمەندە زیاتر هیچ کەسێکی تری لێ نەبوو، هیچ نەخەفەری لێ بوو، هیچ بەس کارگوزارێکی لێ بوو، هیچ کەسێ تری لێ نەبوو، دوو سحابیش وەستا بوو، یەک سایقی لێ نەبوو. ناچارمان بەساری خۆمان بردمان بۆ سلێمانی، گەشتنە نەحەی تەکێ دەربەن لەوێ ئەمری خۆی کردایکم، ینی لە چی شوێنەگا هەبووە تەواوی بە 24 ساعت هەبیە بەشی حاڵەتی فریاکەوتن، یەک کەسێکی لێ نەبوو. ئەو نەخۆشخانە گەورەیە کارگوزارێکی لێبێ وتیانمانمان کردو نەمەوەکو کەسوکاری ئەو ئافرەتە کە ئەمری خۆی کردووە، سکاڵای خۆمان نووسیوە لە بنکەی پۆلیس و دادوەری چەمچەماڵ. سەبارەت بەو کەیسا پەیام پەیوەندی بە بەرپرسانی تەندروستی چەمچەماڵەوە کرد، بەڵام ئامادە نەبوون هیچ ڕوونکردنەوە و لێدوانێک بدەن، تەنها ئەوەیان ڕاگەیان لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە دەست پێ کردووە و لە ئاگەری دەرکەوتنی کەم تەرخەمی هەر پزیشک و کارمەندێکی تەندروستی ئەوان ئەو کەسا ڕادەستی دادگا دەکەن بۆ ئەوەی ڕێوشێنی یاسایی لەگەڵدا بگیرێتە بەر. کەسوکاری ئافرەتە کۆچکردووەکەش داواکارن لە وەزیری تەندروستی لێکۆڵینەوەی جددی لەو کەیسە بکات و کەم تەرخەمان بە سزا بگەیەنێت. داواکارین لە بەڕێز وەزیری تەندروستی هەیە پێداچوونەوە کابوو ئەم کێسە، ینی با خەڵکی نێت من دایکم تازە دایکم ڕۆژ نایەتەوە، نە لەبەر مادیە نە لەبەری چەم قساناکەم، با کەسی تر نێتە قوربانی، ینی خەڵکی ئەم شارە بەسە، ینی هەموو خۆتان نەزانن خاوەن شەید و ئەنفالە لە 180 شەید و ئەنفالیە، هەموو خەڵکی فەقیر و کەم درامەتە، ینی بەسەتر ئەمە چەناجا ئەمە دووبارە بێتەوە ئەم حاڵەتە. باهۆی بێپلانیەوە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان کەرتی تەندروستیش وەکو سەرجەمکەرتەکانی دیکە لە پاشەکشەی بەردەوامدا بووە و بەهۆیەوە لە ماوەکانی ڕابردووشدا چەندین هاوڵاتی هاوشێوەی عادیلە محەممەد لە شار و شارۆچکەکانی دیکە بوونەتە قوربانی و تا ئێستش کەیسەکانیان لە دادگاکاندا بەکراوەی ماوەتەوە و لێکۆڵینەوەی جددی لێ نەکراوە. زەرمەندی یەکەمیش لە پاشەکشەی ئەم کەرتە تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستانن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.